کاتێک کە تۆ شتێک ئەخوێنیتەوە بۆ تۆ شتێکی خۆش نایە بەدەستەوە خەیاڵپەڕە. بۆ نمونە کتێبێک ئەخوێنی نازانی باس چیەکە خەیاڵپەڕە. مامۆستا قسەکە قسەکانی خۆش نییە خەیاڵپەڕە. بەس کاتێک کە تۆ دائنیشی بە تایبەت خەیاڵ بۆ شتێکی تە خەیاڵە ناڕۆ بۆ کوێ بڕوا خەیاڵ بۆ ئێوێ ڕۆ. جیاوازی زیرەکەکە و تەمەڵەکە ئەوەیە زیرەکەکە مێشکی وا بەکارێنێت لەگەڵ زانیاریەکە ئەوە نەخۆشە خەیاڵی بۆ کوێ بڕایت لەوە خۆشتر نییە. مێشک بەنسبەت مێشکەوە مێشک وا ئیشەکە. واتە ئەگەر تۆ مناڵێکی نەوسن بێنە ئەو شتەی زۆر زۆر حەزی لێەکە لە بەرچاوی داینی چیەکە هەربیری لایەتی ئەها لەسەر سفرێ دانیشتووە ئەڵێ دایکی پێڵێ جارێ تا میوانەکان دەست پێ نەکرد نابێت و دەستبەری بۆ شتەکان ئەو زوو هەر سەیری میوانەکانەکە هەر سەیری ئەم لاولاکە هەر بیری لای ئەو خواردنەیە کە حەزی لێتی. مێشکی ئەم مناڵە و مێشکی من و مێشکی تۆ ئەمانە فەرقی نییە بەس من و تۆ گەورە بووین ئێستا من و تۆ بۆ خواردنێک وا ناکەین بەڵام من و تۆش ئەکرێ ڕۆژێ وامان لێ بەسەر بێ. ئێستا ئەگەر تۆ 15 سەعات نانێ نەخوارد بێ مەسەڵەن بە ڕۆژوو بووبی سەرسفرەیەکی ئێوارانی ڕەمەزان تاقەتی ئەو نییە پێ بڵێن وەرە ڤیدیۆیەک هەیە باسی عالمێک باسی فڵان شتەکە وەرە با ئەو ڤیدیۆ بۆ لێ ئاڵێ ڤیدیۆکە چەند دەقەیە وەڵا 10 دەقەیە یعنی 10 دەقە نان نەخۆم ڤیدیۆ بکەم. ئەها لەویا کەس ئامادە نیە گوێ بگرێت و خەیاڵی لای ئەوە بێت چکە برسیەتی. جا مێشکی ئێمەش بەردەوام بیری لای ئەو شتێکە حەزی بێتی بۆ ئەوەی حەزی لە شتەکە بێ خەیاڵی بۆ بکە. بۆ نمونە تۆ خەیاڵ بکەی بۆ هەر شتێک ئیتر حەزی ئەو شتە بۆ دروستە بێت. جگەرە کاتی یەکەم جار کە جگەرەیە بکێشی یەکسەر سەری گێژەخوا ئەکۆکیت وە تامیشی زۆر ناخۆش ئەم دووکەڵە بۆن پیسە چییە؟ بەڵام بۆچی خەڵک دەستی ئەکرد بە جگەرە کێشان ئەو سابە تایبەتی لەبەرەوەی مەجلیس گەرمە بوو پیاو ماقوڵ ئەو کەسی کە هەمووی گوێی لێگرت جگەرەکەی داگەست لەبەرەوەی کابراسی تەلەڤیزۆنی کرد سەدام جگەرەیە کێشە بە یەک کەش و فشەوە. بۆ نمونە خەڵک ئەو زەمانە خەڵک زۆربەی کۆمۆنیست بوو جیگیوارە خەڵک زۆر خۆشەویست ڕاستمەقی بە جگەرەوە ئەم جۆرە کەسایەتیانە وای لێ کرده بوو و ئەگەر جگەرەکەی بکێشایە کاتت تام و دووکەڵ و شت نەما بوو ئیحساسی گەورەی و سەرکردایەتی و مهمی بۆ دروستە بوو وەکو مامی وەکو خاڵی وەکو باوکی وەکو برا گەورەکەی وەکو سەدام وەکو جیگیوارە ئەمە وای کرد هەزاران نەفەر فێری جگەرە کێشان بوو. خەیاڵ کاتێک کە تۆ ئەچیتە ناو خەیاڵەکە تۆزێ وازەحەکەی ئیحساسی ئەیتێ حەز لە شتەکەکەی. بەڕێزان تاوانبار کە ئەچێت تاوانێگەکە یەکەم جار تاوانەکە ئەچێت ئیحساسێکی خۆشی ئااتێ خەیاڵەکەی بەقوەتەکە. ئینسانێکی چاکیش کە ئەچێت چاکەیەگەکە زۆر جار هەر وایە خەیاڵێکی خۆشی بۆ کاتێت کاتە تۆ بەم شێوازە ئەگەر ئەمە خەڵەتاندنیش بێ مێشکی تۆ ستادەیە یعنی ئەمە تۆ عەقڵی خۆت باسی ئەمە ناکەم باسی مێشکە لاوەعیەتەکەم ئەم لاوەعیە وەکو مناڵ وایە بیخەڵەتێنە با سەعیەکەی بکە بە زۆر لێکردن نابێت بە زۆر لێکرد. ئێستا من زۆر لە تۆکەم ئەڵێم چی کەس بیر لە کتێبی زیندەزانی نەکاتەوە دەیەڵە عادی بیری لە نەکەیتەوە خەیاڵە نەچێ بۆ زیندەزانی زۆر لە خۆکردن غەڵەتە عەکسە بێتەوە یاسات. بەس من ئێستا تۆم خەڵتان بەرم بۆ شوێنێکیکە شتێکی کەتان بۆ باسکەم سەرنجستانی بۆ ڕاکێشم ئەسڵ هەر لەبیر دەچێتەوە تۆ ئەمڕۆ هاتووی باسی زیندەزانی